دوای چەندان مانجی لێکۆڵینەوەکان ئێستا لێژنەکانی کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەران بە دواتچوونی لێکۆڵینەوە بۆ لێپێچینەوە لە جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا دەکەن کە بە ئیمپیچ ناودێر دەکرێت. لە ڕێگەی لێکۆڵینەوەکانمانەوە بۆمان دەرکەوت کە سەرۆک بایدن درۆی لەگەڵ گەلی ئەمریکا کردووە سەبارەت بە زانیاریەکانی لەسەر مامەڵە بازرگانیە بیانیەکانی خێزانەکەی. ئەم ڕاگەیاندەی مەکارتی دوای چەند مانجێک دێت لە فشاری پارێزگاران لە ئەنجومەنی نوێنەران. پێم وایە هەر هەوڵاتێکی دیکە ئەوەی لە دژی ئەو کۆکراوەتەوە وەک ئەوەی کە ئێستا سەرۆک لە دژی کۆکراوەتەوە ئێستا لە بەردەم دادگا دەبوو. دموکراتەکان دەڵێن کۆماریەکان نەیانتوانیوە هیچ بەڵگەیەک لەسەر گوایە هەڵەی بایدن بخەنە ڕوو دوای چەند مانجێک لە لێکۆڵینەوە کە تێیدا دەیان هەزار بەڵگەنامە ڕادەستی لێکۆڵەران کرابوو. بە دوواداچوون بۆ لێپێچینەوە گاڵتەجاریە. گەلی ئەمریکا دەیەوێت شتێک بکەین کە ژیانیان باشتر بکات نەک بە دوای شتێک بگەڕین کە بوونی نییە. کۆماریەکان بە ڕێژەیەکی کەم زۆرینەن لە ئەنجومەنی نوێنەراندا و تەنها 5 کورسیان لە دموکراتەکان زیاترە. ئەگەری ئەوەش هەیە ئەو بابەتانەی لێپێچینەوە هەرگیز نەگەنە سینات بە زۆرینەیەکی کەم ڕوون نییە کە کۆماریەکان دەتوانن بگەنە خاڵی کۆتایی بەدڵنیاییەوە ناتوانن پشت بە هیچ پشتیوانەیەکی دیموکراتەکان ببەستن جا بۆیە بەڕاستی دەبێت پشتیوانی هەرێکێک لە ئەندامەکانیان ڕابگرن ئەگەر تەنها 5یان لەدەست بدەن ئەوە ناتوانن تێپەڕێنن. هەندێک لە کۆماریەکان نیگرانی خۆیان دەربڕیوە سەبارەت بە بەدواتچوونی لێکۆڵینەوە بۆ لێپێچینەوە لە کاتێکدا کە بەرەو ساڵی هەڵبژاردنەکانی 2024 دەڕۆین. میچ مەکۆنەڵی سەرۆکی کەمینەی ئەنجومەنی سینات کە لە ڕابردوودا گوتبووی لێپێچینەوە دەبێت پرۆسەیەکی دەگمەن بێت. ڕۆژی سێشەمە ڕەتی کردەوە هیچ لێدوانێک بدات. ئێمە لێرە سەرقاڵین لە هەوڵدان بۆ تێپەڕاندنی پرۆسەی تەرخانکردن. ڕاگەیاندنی لێکۆڵینەوەکە ڕوبەڕووبوونەوەش لە نێوان کۆنگرێس و کۆشتی سپی ساز دەکات چونکە قانوندانەران دەبێت لەگەڵ بایدن بگەنە ڕێککەوتن بۆ ئەوەی حکوومەت بەکراوەیی بمینێتەوە لە دوای دوامۆڵەتەکەی بۆ پارەدان کە سینۆیە. ئەگەر حکوومەت دابخرێت ئەوسا لێژنەکانی ئەنجومەنی نوێنەران ناتوانن کار لەسەر لێکۆڵینەوەیەک بۆ لێپێچینەوە بکەن. بۆ کاترین جێپسن، حایدەر کەریم، دەنجی ئەمریکا.